ئەڵێ وریابە وەرە لە غەفڵەت ماڵاواکە، زەخیرەی ئەم ڕێگایەت پڕ لە تەقواکە. تا نەچوویتە حزوری تۆزی حەیاکە، براشێتی بەسە عەقڵێ پەیاکە، لە خوڵق و خووی حەیوان خۆت جیاکە. قەت تێنا فکری لە دونیا چۆنە نەزمی، ڕۆژ تا ئێوارە مەشغوڵی بەزم و ڕەزمی، دڵخۆش مەکە بە کەسداری و بە خزمی، دەمێکەوە ئەسیری نەفسی نزمی، وەرە حەربێ لەگەڵ نەفس و هەواکە. بۆ خەراپە زۆر بەپەلە و بەڕەنجی، شانازیت بوو بە جوانی و قیت و قنجی، دنیات وەها گرتبوو بۆ پڵاو و برنجی، بە غەفڵەت چوو برادەر عومری گەنجی، لە مەولە عومری ڕابردوو قەزاکە. یعنی ئەوەی کە پێشتر نەتکرد ئەوجا بیکە. هەتا کەی قسەی بێمانە ئەڕێسی، هەتا کەی بێ نمایی و پوپ و سیسی، هەتا کەی بیری پڕپوچ و دڵپیسی، هەتا کەی لوقمە بادان و چڵێسی، بەسە تەنپەروەری هۆشێ پەیاکە. بە نووری بەنووزەی پاڕانەوەت بە گریان، بەو نوێژانەی کە بۆت دەکرێ بە شەوان، بە ڕۆژوو گرتن و خوێندنی قورئان، بە ئیستیغفار و گریانی سبەینان، برین و دەردی عوسیانت دەواکە. بە چوونی تەمەنی خۆتە ئەڕوانی، تاوێ بەسەر دڵ و نەفسا توانیت، هەتا کەی وا بە قسە و دوو زبانی، ئەسەب بۆ گەنجی ئەیامی جوانی، کە فەوتانت لە پیریدا ڕەجاکە. لە پیریشدا ئەڵێ ڕەجاکە بگەڕێەوە. خوای گەورە خێر و بەرەکەت بخاتە ژیانتان یا ڕەب. زۆر خۆشحاڵ بووم کاکە سۆنە، باوەڕکە من لە 2020 ئەوانە کە بەڕێستان دەرکەوتن حەزم دەکرد ئەو کاتەیە پەیوەندیەکە پێوە بکەم لە ڕێگەی تەلەفۆنیەوە ڕێک نەدەکەوت. زۆر جان بینی لایڤەکانە دەرەکەوتی. بە سوپاس بۆ خوای گەورە، خوای پەروەردگار ئیشاءالله نور و ڕووناکای خستوێتە ناو دڵتەوە. ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ دوژمنی سەرسەختی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بیداییەکەی، دوژمنی سەرسەختی ئیسلام بوو. خوای پەروەردگار کە ئەم نور و ڕووناکایی خستە دڵیەوە، بەڕادەیە کردی بەو پیاوە کەوا ئیسلام وەکو مایکل هارد وەسفێکی زۆر جوانی دەکات. دەڵێ ئەگەر عومەر نەبوایە ئیسلام دەکەوتە دوودڵی لەوەی کە هەیە یان نییە. لە سەردەمی خەلافەتی ئیمامی عوسمان ڕەزای خوای لێبێ، عومەری فاروق. بۆیە هیچ ئینسانێک، ئەمانە بەڵگەیەکی زۆر جوانە، زۆربەی لە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم پێشتر مشریک بوون. کاکە مشریک بوونە، بەس کاتێک کە دەستیان داوەتە دینەکە خوای گەورە ئەو بەرەکەتەی پێداون. تۆ سەیری کە یەکێکی وەکو محەممەد سەدیق ماشاوی چ شتێک وای گەورە کردووە، بەردەوام قسەکانی دەمێنێت. خەڵکی تر هەیە قسەی پڕوپوچ و شتی بێمانە و فەسادی دەمێنێت، تا قیامەت لە ناو سۆشیال میدیا ئەمێنێت و لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکان ئەمێنێتەوە، دەوری شەیطانێک ئەبینن. بەڵام سەیری سەوتەکانی هاوشێ وەکو محەممەد سەدیق ماشاوی کاتێک کە گوێ لە قورئانەکەیەکەی ئەڵێ دەنگی بەهەشتە، ئەڵێ لەگەڵ دڵت قسان دەکا. باشە کاکە گیان، ئەم پیاوە نەماوە، بەڵام سەیر پێ گەورە پلە و مەرتەبێکی پێداوە. ئەبێ هاوشەوەی ئەمە چ وای لێ کرد؟ ئەمە قورئان وای لێ کرد. بۆیە بەڕاستی مامۆستا خەتی نەما. حاجی گیان مامۆستا گیان من داوازم خەڵک وەرگە قوربانە بم. چاوەکەم حاجی گیان بە ساق و دڵی منی قوربانە. سەلام.